طبعا ئێمە نەخۆشخانەی ئێمە یەکەم کەس بوو پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی نەخۆش بینین چۆ بواری جێبەجێکردنەوە لە مانگی حوتی 2024ەوە ئێمە نەخۆش بە سیستم داغڵەکرێ هەموو لە هەموو بەشەکانمانە ئێستا توانین بڵین وەرەقە بەکار نایەت وەکو هەموو سیستمێکی پێشکەوتوی وڵاتان خۆشببختانە هەچەند ئاستەنگ زۆر بوو کارمەندەکانمان بە حکمەوەی تەمەنیان بەڕێکرده بوو قرس بوو فێربوون و ئیشکردن سەرڕای ئیشی ڕۆژانی خۆیان کە ڕۆژانە چەند ئیشیان هەیە ئەمەش ئیشێکی زیاترە سەر باقی ئیشەکانیان بەڵام بەسپاسەوە بۆ یەک بەیەکیان لە پزیشکان و دکتۆر لە کارمەندەکان کە دەستیان لەگەڵ دەستمانە بوتوانیمان ئەم سیستمە بخەینە سەر پێی خۆی یەکەم نەخۆشخانە بین لە ناو شاری سلەیمانی کە بە سیستمی داتابیس نەخۆش ببین کەواتە ئێستا سەرجەم مامەڵەکان هەمی بە ئەلکترۆنیە بێ پێم وابێ بەڵێ سەرجەمامەڵەکان بە ئەمەش تقریباً کاریگەریە بێ لەسەر کەمکردنەوەی ئەو ڕۆتیناتی کە هەیە لە نەخۆشخانەکان بە دڵنیاییەوە مەسەلە ئێستا ئێمە نەخۆشمان هەیە تایبەتمەندی نەخۆشخانەکە لەوایە لەوەیە ژنێک چەند جارێ پێویست کابێتە ئێرە هەموو جارێ پێویست ناکە بچێ ناو بنووسێ و وەسڵ ببڕێەوە کۆدێکی ئێنی هەموو نەخۆشی یەکەم جار کە لای ئێمە داغڵە بێ کە ناو بەیاناتەکانی لێ وەرەگرن دوایی کۆدێکی بۆ دروستەکان ئەم کۆدە تایبەت دەبێ بۆ نەخۆشە خۆی ئەم کۆدەی ئێنێ ئەڵێن هەر کاتێ سەردانی نەخۆشخانەت کرد بەم کۆدە کە کۆدەکە لێنەوە پێویست ناکە بڵێت تەمەنە چەنە و لەکوێ دانیشی و معلوماتەکانی حازرە هەمووی حازرەیە جاری پێشوو بۆچی سەردانی کردووە حاڵەتی ئێستای چییە هەمووی معلوماتەکان لە ئێمە پارێزرا و بە سیستمەکە ئیچی پێ